چەند نهێنیەکی ژیری دەستکردی دیپسیک ئەگەرەتەوێت ئەنجامێکی باش لەم ژیری دەستکردیا بەدەست بێنیت کەواتە ئەم ڕێنمایانە جێبەجێکە. پرسیارەکانە دوور بکەرەوە کاتێک پرسیار لە ژیری دەستکردی دیپسیکەکەی پێویستە بەوردی پرسیارەکەی لێ بکەی. بۆ نمونە کاتێک پرسیارت لێ کرد چۆن پارە کۆبکەمەوە ئەو وەڵامەکەت باش نابێت کەواتە پرسیارەکە بەم جۆرە لێ بکە لە کوردستان چۆن پارە لە تەمەنی 20 ساڵیدا کۆبکەمەوە واتە ئەمەیان نابێت ئەمەیان وەڵامێکی زۆر دروستایەتەوە. فەرمانی بەردەوامبە بەکاربێنە کاتێک تۆ وەڵامێکت بەدڵ نییە لە ژیری دەستکردی دیپسیک ئەوە ئەم ئامڕازە بەکاربێنە بەردەوام بە ئەو دواتر خۆی چەند وەڵامێکی باشتر دەداتێ. ئەم دقە باشترکە بەکاربێنە واتە کاتێک تۆ وەڵامێکت دەسەکەوێت لە دیپسیک ئەگەر وەڵامەکەیت بەدڵ نەبوو ئەوە توانی بڵێ ئەم دەقەم بۆ باشتر بکە. کاتێک ئەتەوێت وەڵامێک لە ژیری دەستکرد کورت بکەیتەوە ئەوە لە دیپسیکە ئەتوانی ئەم دقە بەکاربێنی وەڵامەکەت کورت بکەرەوە ئەوە ئەو وەڵامەی کە ئەداتەوە بۆ جاری دوم زۆر کورتێکە و پوختەکەی تایاتێ. ئەگەر وەڵامێکت بەدڵ نەبوو لە ژیری دەستکرد ئەتوانی پێی بڵێ هەلی دوم وەڵامێکی جیاواز بدەواتە با بۆ جاری دوم کاتێک وەڵامێک تایاتێ وەڵامەکە جیاواز بێ وەک لەوەی کە لە یەکەمە پێیاوی. خاڵێکی تر کە زۆر گرنگە لە ژیری دەستکردی دیپسیک ئەتوانی پرسیاری لەسەر PDF وەرد لێ بکەی واتە ئەتوانی PDFێک ئەپلۆدکەی یان فایلێکی وەرد ئەپلۆدکەی بۆ سەر ژیری دەستکردەکە و ئەتوانی هەر پرسیارێکت هەیە لەو فایلە لە ناوەڕۆکی ئەو فایلە ئەوە لێ بکەیت ژیری دەستکردیش زۆر بە ئاسانی وەڵام تایاتەوە. دڵنیام ئەم بابەتت پێویستە بێت کەواتە سەیڤ بکە لای خۆت. کاتێکی خۆش.